سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. پزیشکان دەڵێن زوو هەستان لە خەو گەلێک سوودی هەیە، وەک ئەوەی یارمەتی مرۆڤ دەدات بەوەی بەشێکی زۆری ئەرکەکانی جێبەجێ بکات و هەستێکی ئارامی دەرونی پێبەخشێت و وا دەکات بە سەرد و دڵیدا زاڵ بێت. بێگومان ڕەنگە زۆر بەتان کێشەتان لەگەڵ زوو لە خەو هەستان بێت لە بەیانیاندا. بێگومان زۆر بەمان دەمانەوێت زوو هەستین لە بەیانیاندا و چالاک بین. بەڵام ڕەنگە هەندێک کەس کێشەی ئەوەیان هەبێت کە ناتوانن بەیانیان زوو لە خەو هەڵبستن. هەر بۆیە لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لە دەڕێکا دەکەین کە دەتوانیت بە ئەنجامدانیان زوو هەستیت لە خەو چالاک بیت. هەر بۆیە ئەگەر ئێوەش یەکێکن لەو کەسانی ئەم کێشەتان هەیە ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. هۆکارێک بۆ خۆت بدۆزەرەوە کە بۆچی دەبێت زوو لە خەو هەڵبستیت. لە خۆت بپرسە بۆچی پێویستە زوو لە خەو هەڵبستم؟ ئایا بۆ نوێشکردنە یاخود ئەنجامدانی چالاکی تاکە کەسی، یانیش تاوکردنی کارێکی گرنگ، یانیش ئەنجامدانی ڕاهێنانی وەرزشی؟ هەر چێک بێت گرنگ ئەوەیە دەبێت هۆکارێکی بەهێزت هەبێت بۆ ئەوەی ناچارت بکات لە خەو هەڵبستیت، ئەگەرنا هەموو هەوڵەکانش کەس دەهێنێت بۆ ئەوەی زوو لە خەو هەڵبستیت، چونکە گەر هۆکارەکە بەهێز نەبوو ئەوە ناتوانانی ئەو خۆ بگۆڕیت. واز لە خواردنەوە کافانەکان بهێنە. لە دوای نیوەڕوان بەتایبەت خواردنەوە کافانەکان بە هیچ شێوێک نەخۆیتەوە، واتە ئەو خواردنەوانی کافاینیان تێدایە وەکو چاو قاوە، چونکە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر خشتەی نووستنت. قۆناغی گواستنەوە بەکاربهێنە. بۆ نمونە ئەگەر پێشووتر لە کاتژمێر 10 تا 11 بەیانی لە خەو هەستایت، ناتوانیت ڕاستەوخۆ هەوڵ بدەیت کاتژمێر 5 بەیانی لە خەو هەڵبستیت. پێویستە لەسەرت ماوەکان بە شێوەیەکی قۆناغ بە دوای قۆناغ کەم بکەیتەوە. بۆ نمونە سەرەتا 15 بۆ 30 خولە کەم کەرەوە تا دەگەیتە ئەو ئامانجەی مەبەستە. دیارێک بۆ خۆت بکڕە و پاداشتی خۆت بکە. بۆ گەیشتن بە ئامانجەکەت پاداشتی خۆت بکە، چونکە ئەمە هەندانێکی باش دەبێت بۆ خودی خۆت، بۆ ئەوەی بەردەوام بیت لەسەر کارەکەت. زوو بخەوە. دەبێت کەسێکی واقعی بیت. ئەگەر دەتەوێت بەیانی کاتژمێر 5 لە خەو هەڵبستیت، نابێت تا 12 شەو بەخەبەر بیت. دەبێت زوو بخەویت، چونکە پێویستیت بە ماوەیەکی دیاریکراوی خەو هەیە. پێش خەوتن خواردن مەخۆ. پێویستە لەسەرت ماوەیەکی باش دیاری بکەیت لە نێوان خەوتن و کاتی نان خواردنی ئێوارە بۆ ئەوەی کۆئەندامی هەرست بە تەواوەتی کاری خۆی بکات. لەبەر ئەمە پێویستە ئاگدار بیت، نابێت خۆراک بخۆیت و دواتر ڕاستەوخۆ بخەویت، چونکە ئەمە کاری هەستانت لە بەیانیاندا قورس دەکات. گرنگی کەسانی دەوروبەرت بۆ ئەرکەکە بەدەست بهێنە. با خێزانەکەت و هاوڕە نزیکەکانت لەم ئامانجەت بەشدار بن، چونکە ئەمە وا دەکات گرنگیت پێ بدەن و تۆش لەسەر ئامانجەکەت سوورتر بیت. ئامەری ئاگادارکەرەوە لەسەر کاتی دیاریکراودا بنێ. لەگەڵ تێپەڕبوونی کات ئەم خوا هانت دەدات بە زوو هەستان لە خەو. تاوای لێدێت لەگەڵی ڕادیت و ڕۆژێک دادێت پێویستت بە ئاگادارکەرەوە نابێت. هەر کاتێک گوێت لە ئاگادارکەرەوە بوو ڕاستەوخۆ هەستە. لەوانەیە تۆ بە ماوەی 8 کاتژمێریش بخەویت، بەڵام کە هەستایت هەست بە ماندوو بوون بکەیت. لەوانەیە ڕۆژێکی دیکە کەمتریش بخەویت و هەستیت و هەست بە چالاکێکی زۆر بکەیت. هۆکارەکە شێوازی نووستنەکەتە، واتە هەندێک کاتێکی زۆر دەخایەنێت تا بە قوڵی دەخەوێت. لەوانەشە بە هەندێک شتی سادا بگەیتە خەوێکی قوڵ، وەک گرنگیدان بە سیسەمەکەت و سەرینەکەت کە لە سەریان دەخەویت. هەروەها بیرۆکیەکی باشە گەر پێش خەوتن هەندێک بیرت لە شتە بەسوودەکان کردەوە یاخود کەمێکت خوێندەوە بۆ ئەوەی هزرت با بکەیتەوە لە هەموو ئەو گرفتانی ڕۆژانە ڕوبەڕوود دەبنەوە. لە هەموو خاڵەکان گرنگتر ئەوەیە کاتێک کە هەستایت لە خەو ڕاستەوخۆ پەرداخێک ئەو بخۆرەوە، کەمێک جوڵە بە لەشت بکە، ئاوی سارد بکە بە دەم و چاوتە، پاشان تا ئەتوانیت با ژوورەکەت ڕووناک بێت وەک ئاگاداریەک بۆ مێشک کە ئیتر بەیان نییە بۆ ئەوەی چالاک بێت. هەروەها دەبێت تۆ شەوی پێشووتر پلانت بۆ ڕۆژەکە دانابێ بۆ ئەوەی کە هەستایت لە خەوت بزانیت یەکەم کار چیەکە بیکەیت. لێرەشدا هاتینە کۆتایی ڤیدیۆکە. تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.